وەزیری دەرەوەی سویت ڕایگەاندووە کە بۆ لە مۆدووە هاوکاریەکانیان بۆ ڕۆژاوای کوردستان و هەروەها یەپەگە و پەیەدە ڕدەگرن لە پێناو زیاتر ڕەزامەندی تورکیا سەبارەت بۆ ڕێکەوتنێکە پێشووتر لەگەڵە وڵاتەدا کردوێتی لە بارەوە بەڕێوەبەتی خۆسەر ئاماژەی بۆ کردووە کە سویت وڵاتێکی دیموکراسیە بۆ هیوەخوازن ئەو هەنگاوە نەنێت. ئێمە سەبارەت بم بابەتە گفتوگۆکەین لەسەر لەگەڵ میوانەکەمان کە ڕاستەخۆ لە ستۆدیۆ لێ من ئامادەیە جەنابیان ئەڤین سوێت نوێنەری خۆبەڕێوەبەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە هەرێمی کوردستان. خاتۆڤین بەخێر هاتی، سپاس بۆ ئامادەبوونە. خاتۆڤین لە ئێستادا پەیوەندیەکانتان لەگەڵ وڵاتی سوید یاخود حکوومەتی سوید لە چ ئاستێکدایە؟ بەێ دەستپێکی سپاسوان کرد میێبانی خوا ڕۆژ باش بە هەر کەسی سپاس بۆ تۆ. ینی دەستپێکی دەنها ڕەوشەک لە سووریە قەومیە دەناوە 10 ساڵادا دەناوە 10 ساڵادا تایبەت بەرخۆدانیان کۆبانێدا بەرەبانیەکە هەم ji بۆی کۆبانێ چێبوو لێ تەواهەیە دنیای وەکی کۆمبوونێکە یان ژی پشتگیریەکە ji بۆی وی باژارێ بچووک دەستپێکردی حتا ڕۆژە ئیرۆ ئەو هەفکاریە دەناوبەرە گەلێ هەرێمێدا بە پێشەنگتیا کووردا هەمژی بە دەهان وڵاتی و ئیرۆ جێ خۆدناوە کوالیسیۆنێ دەدەگرن. دەولەتە سوێد یەک ژوە دەولەتە بوو یەک و هەم پشتگر بوو هەمژی دناو دەبوو تایبەت ینی سوێد وەکە وڵاتێکی و تێناسکردن لە تەواهەیە دنیایەدا یەک وڵاتین سکەندەنافی یەک و بە نێرینی خوا بە هەلوەستین خوا بە یەک وڵاتین هەبووناوی وەکی وڵاتێکی دەموقرات تێناسکردن ئەو علاقەیە دەنابەرە ڕێبەبەریە خۆسەر و سوێد وەکی گەلک وڵاتین جیهانێ لەسەروی ئەساسی هاتی ئاواکردن ژبەرکو هەم خەتەریەکە هەفبەش هەبوو هەمژی کار و خەباتێکە هەفبەش هەبوو بەرەوانیەکە هەفبەش هەبوو بەرامبەری vê xeteriyê û xwedî derketina di şexsê kobanê de xwedî derketina li tevahî mirovahiyê û tevahî qiyemên mirovahiyê ser vî esasî di nava salên borî de gelek danûstandin hebû gelek çûyîn û hatin hebû hem hikûmeta Swêdê ji bo Rojavayê Kurdistan hem jî wekî nûneretiya rêveberiya xweser jî li welatê Swêd bixwe di nava van salê borî de jî hem guftugûyên Sûriya xwe bixwe di hundirûyê Swêdê de hate çêkirin ji bo wê jî yanî wekî wê wekî gelek welatên ku rastî jî heta asteke gelek baş jî hem hevdîtinê me hebû hem jî têkiliyê me hebû. باشە خاتۆڤین لە دوایەوەی کە وەزیری دەرەوەی نوێی سوید ڕایگەاندووە کە بۆ نمونە پاڵپشتیەکانمان بۆ کوردانی ڕۆژاوا ڕدەگرین کاریگەریەکەی چی دەبێت یاخود با بڵێن مەبەستی لەم هەڵوێستە چییە ئاماژ لەم هەڵوێستە چیە کە ڕایگەاندووە لەمە دو هەموو پشتگیریەکانی هاوکاریەکانی بۆ کوردانی ڕۆژاوا ڕدەگرێت لەسەر چ بنەمایەکەم بڕیاری داوە؟ یعنی شخوا هاتە نیقاشکردن د دەمێن بوری دەک و gelek guftugû di navbera dewleta Tirkiyê û Swêd û Finlanda taybet hatekirin ji bo tevlîbûna Swêd û Finlanda yek şertên esasî ku piştgiriya Kurda berdin yanî ser vî esasî gelek nîqaş hatekirin û li ser vî esasî jî ji aliyê rêveberiya xweser de ji aliyê gelên herêmê ve wekî bengewazî hebûn ji bo ku Swêd cihê xwe yê dîrokî wekî welatekî demokratê naskirin wekî welatekî piştgir ji bo gelên demokratî xwast tê naskirin ji bo wê jî ew bengewazî hebû yanî dibe ku nerîneke bi vî şekilî derketibe jî yanî mixabin ji ber ku her xwestek ew e ku ew têkiliyên başî got di navbera rêveberiya xweser û van welata da robro pêşletir herê baştir bibe ji ber ku îro Bakur û Jilatê Sûrî istiqrara ku heyî di Bakur û Jilatê Sûrî de wekî zemînekî ye ji bo istiqrara tevahiya Sûrî hem jî ji bo tevahiya mantîqa Rojhilata Navîn yanî cîhan îro di qeyranekê ye di kawûsekê de ye îro heta bi navê şerê sêmîn jî tê naskirin şerê cîhaniyê sêmîn tê naskirin ji bo wê jî استقرارا di mantîqekê de ew dibe wekî rekîzekê ji bo istiqrara mesalihê tevahiya dunyayê jî ji bo wê
بنگوازی او بوج آلی ریوبریا خو سر و هیویجی او کراستیجی مصلحت وان دولتا نبی سر حساب مصلحت گل یعنی جی تنکرنا گل اینکو براستیجی حتی روجا ایرو به هزار قربانی دانا البرانبری شر یعنی البرانبری ترور داعش. باشه. پدوام هالوستی که حکومتی سوئد رای گیاندوا سەبارەت بە پشتگیری نەکردنی کوردانی ڕۆژئاوا بێگومان جا کوردانی ڕۆژئاوا بێت کورد بێت لە هەر ناوچەیەکی ئەم دنیاە پێت وایە ئەمە زیاتر خزمەت بە بەرژەوەندەکانی وڵاتەکەی خۆی دەکات یا خۆت بە بەرژەوەندەکانی وڵاتی تورکیا یعنی وەکی گۆمەگوتی بەریان هانی قاش هاتیە کرن ناوبەرەواندا هەری زێدەتر یەک و مستەفیدە بریارن بوی شکلی یعنی تصريحات بوي شكلي هلبت وي دولتها تركيا بيجياكو دمكا هم كاتب ديكبو هردولا يعني باورناكم تو مصلحتا قال لي السويد هبيكو ايرو قال لي كرديكو برواني بر ترورا داعش دا كري تنببي يانجي راست إيري شواري مصلحتها قال لي السويدي دفي دوي تشاوبي باورناكم أو مصلحتها هبي ليه مصلحتها كي هي مصلحتها دولتها تركيا هي كو روجانا إيريشي تباهي خاكا كردستانت كي نتهني با كروجلات السوريت كي الهر دالي إيريشت كي دخوازي كو براستيجي دخوازي هبونا خماينده بكسر اساسي تنكرنا ما كردا يعني او معادله الجم تركا مخابن ما نكاري بو ام بها بدنا فهم كرنكو ام دكارن وكي قال ام هردو جهابن سروي جهاني هارو هر دولة ترك وي حسابتك كو هبونا وي جرك سر حساب تنكرنا ما بي بفي شكلي دناوا بازار قريش دا بقلك اليان و جبوكو ريبابريا خسريا هي ياكو برنجكي ايدي دبيكون نفر مي بدناوا نتوين يكبوي دا يعني تواهي دنياي دا لجالية تواهي دنياي دا إيرو تناس كرن تي قبول كرن و أو شر ما يهبش يا البرامبري ترورا داعش هشتيكو هم أو خطري حتى رايدك حتى أصدقي تنببي همجي أو هولداني ما يهبش حتى رجع إيرو كو أم بهفرا تشتكي جل جرين دادين جم هفدو جو أم حموجي جبوي مروفاهية شردكن أم حموجي جبوي جهانك كو أشتيت دا ماينده بهتر أم جبوي شرد. باشا خاتوفين بدواك لەبەرەوەی کە خۆشت باست کرد کە پشتگیریەکی ئەگەر تا ڕادەیەکیش بێت هەیە لەلایەن لە ئاستی نێودەوڵەتی سەبارەت بە کورد وەک پێشتریش ئاماژەم پێ کرد جا لە هەر شوێنێکی دنیا بن بۆ پێی کە کورد دائیمەن بە گەلێکی ستەم لێکرا و قوربانی دەر ناسراوە و پشتگیریەکانیش تا ڕادەیەک هەبووە ئەگەر تەنها ئەگەر پشتگیریەکە لە ڕووی بۆ نمونە پشتگیری معنەویش بوو بێ هەبووە لە بەرامبەر بە کورد پێت وایە کە ئەم هەڵوێستەی سوید کاریگەری هەبێ لەسەر فنلەندا و فنلەنداش بتوانێت لە داهاتوویەکی نزیکدا بێ بۆ نمونە پشت لە کورد بکات. یعنی ئەس دەستپێکی وێ بێژم دبێک و ڕاستیژی کورد بەریان ها وەکی وا وەکی ئەرمەنە وەکی جوهووە دبێک و ئەو فکراندنان وەکی قوربانی هاتبێ دیتن لێ ئەمنها پۆزیسیۆنا خۆ دنیای دە بنێرن ئەم ئیرۆ نا قوربانینە ئەم ئیرۆژ بۆی ئاشتیە ئەم ئیرۆژ بۆی دەموقراسیە ئەم وەکی پێشنگتیا ژن هەبوونا جوانە ئەم ئیرۆ پێشنگتیاش بۆ دنیایت کەن یعنی ئەم ئیرۆ نەضەحیەنە و گەرەکە ئەم بۆێ نفسیەتە ضەحیەتە ئیدە ئەم نێزیکی خوا نەبنجی گەرەکە ئەو شخصیەتە گوهاتی ئاواکردنش کوردرا پشتی ئەو قەس شەرێک گران ئەو قەس قوربانی ئەو قەس بەرخۆدانی ئەو قەس لە هەنگی کو مەگوت 2014 کۆبانێ دەدەست پێکردە و هەموو ئالیەن سیاسی هاتنە جەم هەف هێزên کوردی هەموو هاتنە جەم هەفش بۆی بەرەوانیە بۆی دنیایە بکەن ینی هەبوونا لە کۆبانێ هێزên لەشگەری تەف دەماک و هاتنە جەم هەف نەش بۆی باژارێکی هاتنە جەم هەف ئەو هاتنەش بێ و جیهانێ بپارێزن ji کۆبانێ ئەو پاقشکردنا داعشێ دەست پێ کرد و دباغۆزێدا وەکی لەشکری خلاص بووە تەمام بووە لێ هەبوونامە وەکی کورد ئیرۆ دنیای دە بڤی شکلی تێنن ئەسکردنیانی هەر کەس کوردا ئیرۆ وەکی هیرۆ وەکی سامبۆل دەبینێ تەواهیە دنیا تایبەت وەکی ژنا کورد بڤی شکلی تێدیتن ji بۆ وێژی ینی ئەو
نزیکاتیان به وی شکلی جیک دولتی یعنی جیک کسایتی که دبی کو اقاس مورال جبوی کردان نخی دبی کو هنک جبوی برجواندی خو به شکل کی نزیک ببن لی هیوی او کو دسوید بخوده دفنلندا بخوده او کسین کو جبوی دموکراسی گلک شر کرنه گلک قربانی دانا گلک کد دانا و محافظه سر و ایماج خوا یعنی جوی صورت خود تبعیه دنیای دوکی ولاتن گوتن ناس کرن کو هری دموکرات گو همو کسین روشنبیر و همو کسین آزادی خواست بری خود دنیا ده گرک به وی شکلی بمینه جبوی ویجی گرک هم تکوشینا مهبه هم تکوشینا وان کسایت دهندروی فنلندا و سوئد داشته. باشه. خاطوین پیدویم کاری ام هالوستی وزیر دروی حکومتی سوئد یا خود حکومتی سوئد بگشتی اگر باسی بکن لسر و کردانی که یاخود او چالاگوان و اندامانی برابری خوستر که لسویده عشان کاریگری و مترسیه که لسروان چی دبید. يعني مطرسي شوية مطرسي بالأساس دسبيك وكي أزبيبج يعني قالك دولة وكي جهن بأولا د زمان بوريدة يعني ميناك دبيك وهناك جبوي نريني خوي سياسي بري خدا بنا السويد يعني جي ولاتن دي أو ولات هر جبوی خو کی جهه کی اولادی تنه هم جهه کی کو ولات خوی دویمین دی تنه کو هم تیدا جیانا خبر دوام کن هم جی کارو خبات خبر دوام کن کاتم مترسی کی وانا بل سرجانیان يعني مطرسيه كبتشي شكلي مطرسي كو اوجه ايدي نما جبوي وابا اولبي يعني جي برنجه کی درفي اراده واكو غرك جويجه دركبن يعني بوي شكلي او بهوي ما كو او نبيشي باشه داخوازیەکانی بەڕێوەبەری خۆسەر یاخود پارتە کوردیە سیاسی کوردیەکانی ڕۆژاوە سەبارەت بەم هەڵوێستەی حکوومەتی سوید چی دەبێت کاردانەوە چی دەبێت چه هەڵوێستێکیان دەبێت ئێوە وەکو نوێنەرایەتی داخوازیەکانتان چییە لە حکوومەتی سوید یاخود بۆ فشار خستنە سەرەوە حکوومەتە بۆ پاشەکشەکردن لەو بڕیاریکەیەوێتی يعني وكي من قوتي دنافا صالم بوريدا هم قالك كار هاتيه كرن هم قالك كد هاتيه داين هم قالك قرباني جهاتنا داين جبكو حتى ام بجهنا روجا ايرو كو ام ايرو بحسابي مجاريت كن خواستك اوكو او علاقات روبرو باشتر ببن خواستك اوكو مصالح السويد يعني مصالح كسايات سياسي نسر حساب مصلحتها قال باكرو جلات السوري به وجبوي باراستنا باكرو جلات السوري هين زيدتر كارو خبات وري كرنج بركو راستيجي شركي نو دنافا به هرمي دا وقالك قيرانا بخربيني و روشا جوهيجي بتكبونا في روشيجي وقالك مطرسي لسر هبونا داعش ياكو هين تننبويا لباكرو جلات السوري كو إيرو هم دقرتي جهادنا هم جي دكامبادنا يعني بإريشة كنو أو داعشي جارك دي مطرسية والسر تبعها دنيا يبي. بله زور سپاس بۆ هیوایی کە لەسەر ئاستی نێودەوڵەتی بتوانرێت بۆ نمونە هەڵوێستێک هەبێت بەرامبەر بەم بڕیاری حکوومەتی سوید بۆی کە پشتگیریەکان لە جیاتیەوەی کەم بکرێنەوە زیاتر بکرێن بۆ کوردوک خۆت باست کرد لە ئێستادا کورد هێزێکی بەقوتەوە هێزێکی گەورەیە لەسەر ئاستی هەموو جیهان و بۆ شێوێش سیر دەکرێت. زۆر سپاس بۆ جەنابەت ئەڤین سوێت نوێنەری خۆبەڕێوەبەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە هەرێمی کوردستان. سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس سەرکەوتوو بن.